جەنابتانە چەند خاڵێکی گرنگ لە خزمەتی جەنابتان هۆکاری خۆپارێزی ئینسانی ئیماندار چی بکا باشە. یەکەمیان ئەوەی ئینسان خۆپارێزی لەم کاتەدا خۆت بپارێزی واجبە. ئەگەر خۆت نەپارێزی نەخۆش بکەوی ئەوە تۆ گوناحباری تاوانباری. تەماشای پێغەمبەری ناودار بکەین صلی الله عليه وسلم. احرص على ما ينفعك واستعن بالله ولا تعجز. واتا پێغەمبەری خوا فەرمێ دەست بگرە بەو شتانەوەی کە سوودی هەیە بۆت لە هەموو کات و ساتێکدا بە تەرکیب پارێزی سوودی هەیە بۆ هەموو لایەکمان و پشت بەخوا بەستە پاشان و ئیهمالش مەبە بۆ شتەکانت بەگاڵتە مەزانە بۆ خەڵکیش تووشی کێشە و گرفت و مشکیلە مەکە. ئەمە گرنگە. تەماشا بکەین لە خزمەتی رسول الله صلى الله عليه وسلم. أصحابه لأصحابكان لغزايا بریندار بوو. معلوم جنابتان ئەم حەدیسە زۆر باس کراوە. ئەوە بوو پرسیاری کرد لە سەحابە لە پێغەمبەر نەیکردوتی ئایا جەنابە بوومە لەشگران بوومە ئایا سبەینیان خۆم بشۆم یان تێبووم کەم نوێژەکەم بکەم. ئەصحاب و یاوەران فەرموویان خۆ بشۆی. خۆی شۆرد و دوایەوە وەفاتی کرد. سەحابە وتی چوونە خزمەتی رسول الله صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا وتی کوشتان خوا بتان کوشێ. لەم زامانەشدا کۆمەڵێک خەڵک پەیدا بووە لە خۆی و فتوادا ئایا بەدەمامەت نوێژ دروستە یان نا. تۆ هیچی لێ نازانی قسە مەکە چونکە حەدیثێک نابێتە بەڵگە. تۆ بڕۆ حەدیثەکان جوان بخوێنەوە شتەکان جوان بخوێنەوە کاکە ئەم شتانە بێنن بۆ ئەری ئیمامی مزگەوت ئێخساسی خۆی. ئێمە پزیشک پێمان دەڵێ ئەمە خراپە ئێمەژین خراپە وتی چاکە من شەڵێم باشە ئەوەی سەحەتی مرۆڤ بۆ ئێمە ئازیزان خۆشەویستان ئیسلام هاتووە بۆ حفزیی پێنج شت. یەکێکیان دینە چواری بەشەر، حفزی عەقلی بەشەر، حفزی کەرامەتی بەشەر، حفزی نەفسی بەشەر. ئەبێ ئەمانە بخوێنیتەوە ئازیزان خۆشەویستان. بۆیە ئێمە زۆر جار ئایا دروستە بە کەمامەوە نوێژکەین بەڵێ ئەیە حەدیسە چی لێکەین پێغەمبەری خوا فەرمێ ئەو بۆ کاتی ضەروریات نییە. ئێستا ضەرورە دروستە. ئەو حکمە لەو حەدیسە هەیە لا ئەچێت. ئایا بۆ نمونە دروستە بەیرمان بێ بەڵێ دروستە. بۆ دروستە ئەو حەدیسانە چی لێ دەکەی لەبەرەوەی ئەو کاتە و حەدیسانە بۆ عودر نییە عودری گیان نییە. بەڵام ئێستا عودر هەیە لا ئەچێت. تۆ تەماشا کەشتی زۆرمانە ئێستا من توای بە ڕۆژ و کابرا چێ بۆ سلێمانی نییە بە ڕۆژ. بۆ نییە بە ڕۆژ چونکە مشەقەتی هەیە. شتەکانی ترش ئەگە تەماشاکەی من و تۆ لە سەحرایەکە گیرمان کردووە. ئایا لەم سەحرایە برایەکمان خەرکی ئەخنکێ ئاو نییە لە دەورمان بەس عەرەقەیە. ئایا عەرەق بخوا باشە یان ببرێ باشە. شەرع ئەڵێ حەرامەکەی بۆ حەڵال کە بۆی نەمرێ هەتا ئەوە نەبخوا نەمرێ. ئایا من و تۆ لە دەشتای گیرمان کردووە زۆرمان بیراوە تەماشا بکە هیچ نییە بخۆی خەریکە لە برسا من یان تۆ دەمرین یان هەموومان دەمرین. ئایا بۆمان هەیە گۆشتی بەراز بخۆین گۆشتی دوو لە ڕووجەرابتان سەد وانەی کە ناخورێ بەڵێ ئەوە نەدەخۆین کە نەمرین. لە کاتی ضەروریات حرامش کە چی حەڵاڵە چی جا سونەتە. پاڵدانەوە لە نوێژا سونەتە یان واجبە. هەندێک عولەما فەرموویان سونەتە. ئەوە باس لەوە ناکەین مەدام سونەتە دروستە. یەکێ لەوانە ئەڵێ واجبە شێخ الئیسلامە بەڵام ئەڵێ ئەگەر ضەروریات هات خەینە با بەینیان بێ. لەم کاتەدا لە مزگەوتێکا نوێژکەی بەینت نەبێ گونەحباری ئیمامی مزگەوتەکە گونەحبارە. چونکە خەڵکە خاتە مشەقەتەوە یەکێ تووشی نەخۆشی بێ نەکەم نەخۆشی هەر ئەڵامەتش بگرێ ئیمانی ئەو مزگەوتە گونەحبارە. دەست و دایرەی ئەو مزگەوتە گونەحبارە چونکە ئێستا مەتەفسیر هەیە. ئەو کاتە هەر مزگەوتێ زانی ئەمانە جێبەجێ ناکە مەڕۆ بۆ مزگەوتە باشترە لە ماڵانی کە باشترە. ئازیزانی خۆشەویستان ئەبێ ئێمە لە شەرعا کاتێ باس دەکەین حەز دەکەم ئەم شتانە ئێمە باسی نەکەین. حکمی ئیسلام بە حەدیثێدا نامەزرێ بە دوو حەدیثدا نامەزرێ. ئەم دینە زۆر فراوانە زۆر فراوانە. بێ بڕۆی بگەڕێ بە دوای ئەم حەدیثانە لە کاتی تەنگانە ئایا وایە لە کاتی فەرحانی وایە ئایا ئەم حەدیثە بۆ عامە ئایا ئەم حەدیثە بۆ خاسە ئەم ئایەتە بۆ خاسە یان بۆ عامە. ئەمە ئەبێ وریابین ئازیزان خۆشەویستان. ئەمەی کە من